وەک دەزانن ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە، ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان. هەر کوردین و کوردستانی تا ئەبەد شکۆی کووردە تا کورد ماوە ئاڵای کورد لە ئاسۆ بخشە پڕشنگی خۆری بەڵێ شوێنی دڵ و چاوە ئاڵای کورد لەسەر لووتکەی ئومێدە دایناگرین بۆ کورد ئەم ئاڵایە شیاوە ئاڵای کورد. پیرۆزبای ڕۆژی ئاڵاتان لێ دەکەم بەم بۆنەیەوە شعرێکتان پێشکەش دەکەم لەژێر ناونیشانی ئاڵا کەوا نووسینی شاعیر و پێشمەرگەی بەتوانە ڕەشید ڕەواندزیە. کورد لە خەبات نەوەستان شەکاوەیە ئاڵای دەستمان ڕۆژی ئاڵای کوردانە هێمای خەباتی مەردانە تۆمارە مێژووی زێڕین پەیامی ئاشتی دەنێرین لەژێر ئاڵای ڕەنگا و ڕەنگ هەمومان بەیەک دەنگ سرودی ئەیرەقیب دەڵێنەوە بەڵێنی وەفا نوێ دەکەینەوە نیشتیمانمان دەپارێزین لە ڕۆژی ئاڵامان یەک ڕێزین. پیرۆزە لە تۆ ئەی کوردستان ڕۆژی هەفتەی دوازدەی یادی ئاڵای کوردستان ئێمەین کورد ئێمەین کوردستان لەژێر سێبەری ئاڵای کوردستان سەربەرزین پێت هەتا ماوین تۆ ڕەمزێکی بۆ گشت کورد کوردستان.